کۆمەڵی ئیسلامی کوردستان وەک هێزێکی سیاسی ئیسلامی زۆرترین سووتانی هەبووە بە پزیشکی ئاگری یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆر و هەمیشە لە کاتی تێکچوونی پەیوەندیە سیاسیەکانی و حیزبە لەگەڵ حیزبە دەسەڵاتدارەکانی هەرێم ئەندام و کادیرانی بە تۆمەتی بێپاسا و بێ بنەما و بێفەرمانی دادگا ڕاپێچی زیندانەکان کراون. هەر لەبەر ئەوەش لە سەرجەم خولەکانی پەرلەمان و لە ڕێگەی نوێنەرەکانیەوە لە لیژنە و دەستەکانی مافی مرۆڤ زۆرترین دژایەتی هەبووە بۆ ئەو یاسایە کەچی لێرە و لەوێ باز لەوە دەکرێت داڕێژەری یاساکە ئەندام پەرلەمانێکی کۆمەڵی ئیسلامی بووە لە خولی دووەم. کاکزانە نقطەی نظامی هەیە بەناوی خۆی گەورەی میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەو مەسەلەیە نابێ بخرێتە دەنگدانەوە نقطەیەکی نیزلامیە قابلی ئەوە نیە دەنجی لەسەر بدرێ. زانا ڕۆستایی ئەندامی خولی دووەمی پەرلەمانی کوردستان سەرجەمی ئەو تۆمەتانە ڕەت دەکاتەوە و ڕای دەگەێنێت کۆمەڵ ئیسلامی و ئەندامەکانی هەرگیز پشتیوان و داڕێژەری یاسایەک نابن کە دەرفەت بدات بە پێشێلکردنی مافەکانی مرۆڤ. زانا ڕۆستایی ئاشکراشی دەکات لە کۆی 6 ئەندام هیچ کام لە ئەندام پەرلەمانەکانی کۆمەڵ ئیسلامی لە کاتی پەسەندکردنی یاساکە دەنجیان بە پرۆژەکە نەداوە. سەبارەت بە یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆر لە هەرێمی کوردستان کە ساڵی 2005 پێشکەشکرا لە پەرلەمانی کوردستان من ئەو کات ئەندامی پەرلەمانی کوردستان بووم بەڵام وەکو هەندێک کەس بڵاویان کردوێتەوە گوایە زانا ڕۆستایی دەوری هەبووە لە دەرکردنی ئەم یاسایە ئەمە دوورە لە ڕاستی. ئێستاش لە پرۆتۆکۆلی ژمارە 35 پەرلەمانی کوردستان ناوی ئەو چواردە کەسەی تێدایە کە پرۆژەکەیان پێشکەش کردەوە پەرلەمان و دەقی بەڵگەنامەکەش دەخەمە بەردەستی بینەرانی بەڕێز ناوی نەزانا ڕۆستایی هیچ ئەندامێکی ئیسلامی نە کۆمەڵ یەکگرت شتێدا نییە. ئەو لەلایەک لاشی تریش کاتێکە لە پرۆتۆکۆلی ژمارە 36 لە کۆبوونەوەی دەنگدان لەسەر یاساکە ساڵی 2006 لە کۆتاییدا 3 کەس دەنجیان بە یاساکە نەدا لە دژی یاساکە دەنجیاندا یەک لەوانە زانا ڕۆستایی بوو یەک لەوانە کەژاڵ مەجید بوو کاویش لە کۆمەڵی ئیسلامی بوو ئەوانی ترمان لە کۆبوونەوەکە ئامادە نەبوون ئەگەنا بێگومان ئەوانیش دەنگیان پێ نەدا و ئەندامێکی یەکگرتووی ئیسلامیش دەنگی بە یاساکە نەدا کەواتە لەو 3 کەسەش زانا ڕۆستایی یەک بۆ لەوانەیە کە دەنجی بە یاساکە نەداوە. بۆیە من هەموو ئەو دەنگوانە بە درۆ دەخەمەوە کە باس لەوە دەکەن گوایە زانا ڕۆستایی لە داڕشتنی ئەم یاسایە و لە پێشکەشکردنی دەوری هەبووە. بگرە ئێمە زۆرترین دەورمان هەبووە لە باسکردی کەموکوڕیەکانی یاساکە و ئێمە دەزانین کەستان نەتەوە یەکگرتوەکان ڕێکخراوی هیومەن ڕایتس وۆچ ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی هەمویان تێبینیان داوەتە پەرلەمانی کوردستان کە ئەم پرۆژە یاسایە کە ئێستاش نوێ کراوەتەوە سەرلێنێ بۆ ماوەی 2 ساڵ ناگونجێ لەگەڵ پێوەرەکانی مافی مرۆڤ بە شێوەیەکی دادپەروەرانە جێبەجێ ناکرێ حکوومەت راپۆرت ناداتە پەرلەمان لەسەر سۆنیەتی جێبەجێکردنی و دەتوانی لە پەنای ئەم یاسایە ململانێ بکەی لەگەر ڕکابرە سیاسیەکانت کۆمەڵێک معارضی سیاسی بە ئامانج بژیرێ. بۆیە ئەم یاسایەکی باش نییە و پێویستی بە دەستکارێکی زۆر هەیە و نادات پەروەرانەیە. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵیش لە پەرلەمانی کوردستان ڕای دەگەێنێت لە کاتی درێژکردنەوە یاسای تیرۆر هیچ ئەندام پەرلەمانێکی کۆمەڵی ئیسلامی دەنجی بە پرۆژەکە نەدا و سەرجەمیان دژی درێژکردنەوە یاساکە دەنجیان داوە. یاسای تیرۆریچێکە لەو یاسایانەی کە ئەتوانم بڵێم سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستانی زۆر قێزەون و ناشرین کردووە لە ساڵی 2015 فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ئەو کاتەش دەگمان بە درێژکردنەوەی نەدا کە ئیتیفاقیشە بوو کە پاش 6 مانگ ئەو یاسای هەموار بکرێتەوە و لە 2018 جارێکی دیکە کە پرسی ئەو یاسای هاتە پێشەوە دیسانەکە ئێمە قسەمان لەگەڵ فراکسیۆنەکان و لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمان کرد هەمواری یاسامان پێشکەش کردووە و هەموارەکە خوێندنەوەی یەکەمی بۆ کرا کە خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە لەگەڵەوەشدا ئێمە دەست دەنگمان بە درێژکردنەوەی نەدات. ناڕزاییەکان دژی درێژکردنەوەی کارکردن بە یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆر تەنانەت کاردانەوەی نێودەوڵەتیشی لێکەوتەوە لەو چوارچێوەیەدا یان کۆبیش نێردەی تایبەتی سکرتێری گشتی نەتەوە یەکگرتوەکان بۆ عێراق لە راپۆرتێکیدا سەبارەت بە دۆخی عێراق لە بەردەم ئەنجومەنی ئاسایش ئاماژەی بەوە کرد سەرەڕای نیگەرانی نەتەوە یەکگرتوەکان لە یاسای تیرۆر بەڵام پەرلەمانی کوردستان جارێکی ترماوە یاساکەی درێژ کردەوە کە ڕێگا دەدات ئەو دامپێدانانەی لە ژێر هەڕەشەدا وەردەگیرێن وەکو بەڵگە لە دادگاکاندا بەکار بهێنرێت. زریان سدیق کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.